ڕۆژی دوێنێ کاتژمێر 4 کرێکارێک لە کاتی کارکردندا لەم پرۆژەی دوامەوە کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستداوە. ئەم ڕووداوە لە کاتژمێر 4 پاژنیۆڕەدا ڕوویداوە لە نهۆمی 4 کاتێ و کرێکارە کاری کردووە بەهۆی نەبوونی مەرجەکانی سەلامەتیەوە لە ناو بیناکەدا کەوتۆتە خوارەوە و پاش گەیاندنی بە نەخۆشخانە ئەو کرێکارە گیانی لەدەستداوە. کرێکارەکە کوردی خەڵکی سووریایە کە بە پێوەی کە چالاکڕەوە سەرۆکی سەندیکای کرێکارانی کوردستان لە سلێمانی بە 1964 ڕاگەیاند کە ئەم کرێکارە کوردی سووریایە کە خەڵکی کۆبانەیە بۆ کارکردن لێرە ژیاوە ماوەیەکە لێرن، بۆیە دوێنێ لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی مەرجەکانی سەلامەتی لەم پرۆژەی دوامەوە کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستداوە. ئەمە یەکەم حاڵەت نییە کە ڕوودەدا، چەندان حاڵەتی دیکەشە بووە لە ساڵەکانی ڕابردوودا و لە ئەم ساڵیشدا کە لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا کە نیوەی تەواو نەکردو ئەم ساڵ چەندی کرێکار لە کاتی کارکردندا لەسەر بینا و لە شوێنەکاندا کەوتونەتە خوارە و گیانیان لەدەستداوە یاخودەوەی کە بەشێکی جەستیان لەدەستداوە، بەڵام بۆ ئەم ساڵ تا ئێستا هیچ ئامارێکی دروست لە سەر گیان لەدەستدانی کرێکاران لە شوێنی کاردا بڵاو نەکراوەتەوە. بەڵام ئەم کرێکارە کە کوردی سووریایە دوێنێ لە کاتی کارکردندا لە نهۆمی 4 یەشێک لەم بینایانەی کە لێرەیە کەوتۆتە خوارەوە و گیانی لەدەستداوە کە وەکو باس دەکرێت لە کاتی تێکەوتۆتە خوارەوە ڕەوایی نەخۆشخانە کراوە بەڵام گیانی لەدەستداوە. لە ئێستادا لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بەردەوامی هەیە، بۆیە ئەوان ئەیانەوێت کە بە تەواوەتی ژیانی کرێکاران بپارێزرێت. ئەمە سەندیکای کرێکاران کە بەردەوام باس لەسەرەوە دەکات کە داوا لە خاوەنی پرۆژەکان دەکەن لە کاتی کارکردندا مەرجەکانی سەلامەتی دابین بکەن بۆ کرێکاران، بۆی ژیانی کرێکاران پارێزراو بێت کە دوێنێ ئەم ڕووداوە ڕوویداوە لە کاتژمێر 4 پاژنیۆڕۆدا کە لە نهۆمی 4 کرێکارێک کە کوردی سووریایە ماوەیەکە لێرە دەژی بەهۆی نەبوونی مەرجەکانی سەلامەتی لە سەرێکێک لە ئەم بینایانەی کە لە پشتەوە دروست دەکرێت کە یەکێک لە پرۆژە نیشتە جێبوونەکان و دروست دەکرێت لە شاری سلێمانی کە دەکرێتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەم پرۆژەیە. ئەم کرێکارە بەهۆی نەبوونی سەلامەتیەوە کەوتۆتە خوارەوە و پاش گەیاندنی بە نەخۆشخانە گیانی لەدەستدا.